دوێنێ لەلایەن چەند کەسانێکەوە و بەداخەوە لە کاتی ڕاکێشانی بۆڕی بێگومان لەلایەن ڕاکێشانی هێڵی کارەبا بۆڕی ئاوی ئیفراسێ شکا و شکێنرا با بڵێن و بێگومان ئێستا ئیجراعاتەکان دەستی پێ کردی و لێکۆڵینەوەکان تەواو بوونە و کەسەکان ناسراونەوە کەوا چی ئەو کارێ کردیان دەستگیر نەکراون کاگرامەتەوە ڕێکارەکان بەردەوامن ئەوجا ینی حاکم زانستەڵێ ئەمە پابەندەوین بڕێن بە بڕیارەکانی دادگا بێگومان ئێستا دراونەتە دادگا کاری خۆی دەکا بە نسبەت پرۆسی چاکردنەوەکەش بێگومان لەسەر هیچ شتێک ڕناوەستین دەبی بۆڕێکە چاک بکرێتەوە و تیمەکانمان لە دوێنێکەوە ئەو شەو نەهاتوێتەوە وڵات تەمەنا دەکەین ئینشاڵڵا لە ئەمڕۆ ئێوارە ئینشاڵڵا ئاو بگەڕێتەوە ئەوە ینی تارگێتیمەیە کە ئەمڕۆ ئێوارە ئاو بگەڕێتەوە و تیمەکانمان ئێستا بەردەوام سەرقاڵی کارکردن و ئینشاڵڵا لە زووترین کاتدا ئەو بۆ ڕێچا دەکەینەوە دوو پرۆژەیان پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێرە پرۆژیان بەستانەوەی ئەو هێڵە سەرچیەکانی پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێرە بە تۆڕی ئاوی گەڕەکان بێگومان هەردوو پرۆژە ئێستا لە ئێستادا کار دەکەن یەکیان بە گوژمەی 480 میلیۆن دلارە یەکیان بە گوژمەی 25 میلیارد دینارە لە نهایەتی 6 و لە بیدایەتی 7 فەیسێک هێڵک لە پرۆژەی فریاگوزاری بە توانای 10,000 مەتر سێجار لە کاتژمێرێکدا کار بکات.